بابەتی ئەمڕۆمان تەوری ئەمڕۆمان باسکردنە لە ڕۆژی جیهانی منداڵ باز لە جیهانی منداڵەکەین حتمەن وەک ئاماژەمان پێکرد ئەمڕۆ لە جیهاندا دانراوە بۆ دیاریکردنی ئەم ڕۆژە بۆ منداڵان لە زۆرە لە وڵاتان لە وڵاتی خۆشماندا و لەرەمی کوردستاندا کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر ئەمڕۆ بەڕێوە دەچێت دەکرێت ئەمڕۆ دایکان و باوکان ئەگەر کاریانە یان بەشێک لەو ئاهەنگانەی کە بۆ منداڵانەکرێت بتوانن منداڵان بەشداری پێ بکەن دوایەوەی کە داوامیان نەبوو کاریان تەواو بوو. کاکدانێرەمە خۆش دەگرێتەوە حتمەن بەکچەکە وەری من هەر دەمێ چەند ڕۆژێکە وعدم پێیاوە ئینشەڵڵا. لەبەرەوە گرنگە هیچ ناگەر ڕۆژانی تریان بەجۆر لە جۆرەکان کاتی تر بێبەش بوو بێت لە هەر ئاهەنگێک هەر لە خۆشیەک بتوانن ئەمڕۆ بەجۆرە لە جۆرەکان ئەو خۆشی و ئەو بەشدار بێت لەو ئاهەنگان چونکە بۆنیا زۆر زۆر کەمە ئاوا ئاهەنگی گەورە ڕێک بخرمەگە لەم ڕۆژەیە جا مناڵش حەزی بە دەستە جەمعی و ینی لە نێو مناڵانی زۆرا بێت و خۆشی و ئاهەنگەکانی دەرببڕێت. ئێمە بڕۆ ئەم تەورێ باز دەکەین و میوانمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە ڕۆژی جیهانی منداڵ سەبارەت بە پەروەردەی دروستی منداڵ و باز لە گرنگترین ڕێنمایەکانەکەین بۆ دایکان و باوکان کە پێویستە پەروەردەی جوان چۆن پێشکەش بە منداڵەکانیان بکەن هاوشانی ئەوەش مافەکانیان دابین بکەن و بتوانن بە پەروەردەیەکی دروست منداڵان بهێنە نێو کایەکانی کۆمەڵگاوەکە. حتمەن بوونی پەروەردەیەکی دروست بۆ منداڵ کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر خودی خۆی لەسەر ڕەوشتی خۆی لەسەر ئاکاری خۆی و لەسەر کەسایەتی خۆی لە دوا ڕۆژدا هەمیشە و بەردەوامە و کەسانی کە کەسایەتێکی کاریزم و کەسایەتێکی کاریگەر بوون لە قوتابخانەیەکی خێزانێکی دروستەوە هاتوونەتە ئارا و پەروەردەیەکی جوان کراون توانیویانە کاریگەرێکی گەوریان هەبێت لە کۆمەڵگادا. بەڵێ بگومان ئەم ڕۆژێ جیهانیە زۆر گرنگە بۆی کە ئێمە بچینەوە بەسەر ئەو مافانێک کە منداڵ هەیەناوە لەم ڕۆژەشدا هەر چالاکیەک بە تایبەتی بۆ ناوەندە پەروەردەکان زۆر گرنگە کە ئەوە یادی دایک و باوکان بخەنەوە کە ئەم ڕۆژە بۆ منداڵ ڕۆژێکی خۆشیە و پێویستی شەکە ئەگەر پێشتر هەندێک شتیان بە هەند وەرنەگرێت ئەم ڕۆژەیە بە هەندی وەرگرن بگومان کۆمەڵێک بابەتی گرنگ وابەست بەم تەورەیە باز دەکەین بە میوەنداری بەڕێز هەنار عەبدوڵڵا ڕێنمایی کاری پەروەردەیی کە لەم تەورە لەگەڵمانە خاتوو هەنار بەخێر بێ سپاس ئامادە خاتوو هەنار گرنگی ئەم ڕۆژە بۆ منداڵ چییە و ڕۆژی جیهانی منداڵان چ پەیامێک لە خۆ دەگرێت؟ زۆر سپاس بۆ تەورە جوانە. لە ڕاستیدا هەموو ڕۆژێک دەبێت ڕۆژی منداڵ بێت هەموو ڕۆژێک کات و گرنگی و ڕێز و محبەت بە منداڵ بدرێت بەڵام لەو ڕۆژەدا کە دیاری کراوە وەکو ڕۆژێکی جیهانی منداڵ ئەتوانین کاتی بۆ تەرخان بکەین و دەرچوونی لەگەڵ بکەین و گرنگی پێ بدەین یعنی پێ بڵێین کە تۆش ڕۆژێک هەیە تایبەت بە تۆ بەڵام لە ڕاستیدا بۆ دایک و باوک و بۆ هەم کەسێک ئەبێ هەموو ڕۆژێک ڕۆژی منداڵ بێ. باسمان لەو کرم بڕۆ کۆمەڵێک ئاهەنگ و خۆشی دەرەبڕێت بۆ منداڵ تا چەند گرنگە وەک خۆدامەش بە ڕۆژانی تریش بەڵام ئەمڕۆ لەوانەیە دەستە جەمعی و مناڵی زۆر بێت منداڵ بەشدار بێت لەم خۆشی و لەم ئاهەنگانی کە دەستە جەمعی هەموو منداڵانی کە ئەبینێ بەشدارە بن. بەلای منەوە گرنگە کە کاتێک تایبەت بۆ منداڵ تەرخان بکەی جا چ ڕۆژی تایبەتی خۆی بیان ڕۆژێکە بەڵام لە ئەمڕۆدا کە کاتێکی تایبەتە ڕۆژێکی تایبەتە بە منداڵ ئەتوانی چالاکی بۆ دروست بکەی یا خۆت دەرچوونێکی بۆ ساز بکەی کە دووری بکەی لە سۆشیال میدیا لە ڕۆبۆت بوون چونکە زۆربەی منداڵانی ئێستا بەداخەوە وەک ڕۆبۆتیان لێ هاتووە نە داخڵی ناو کۆمەڵگا ئەبن و نە هاوڕێیان زۆرە وەنە کۆڵانیش ماوە وەک جاران کە کاتی تێدا بەسەر ببن بۆیە لە ئاهەنگێکی بچکۆلانی ئەو ڕۆژێکی ئاوادا گرنگە لەگەڵ منداڵەکەت بی و پێگەیەکی پێ بدەیت کە تۆش بوونت هەیە. خاتوو هەنار ئێستا کە باس لە منداڵ دەکەین بێگومان ئەم بابەتی پەروەردەی منداڵە لە دایک-باوکەوە دەست پێەکە لەم دوو هاوسەرەوە کاتێک ئەم پرۆسەیە جێبەجێکەن و ئەبێ لە خەمی ئەوە بن کاتێک مناڵە هێنە دنیاوە لە خەمی پەروەردەی منداڵەکەیە بن جا تا چەندێک گرنگە دایک و باوک هەر لە سەرەتای پرۆسی هاوسەرگیریەوە بیر لە پەروەردەی منداڵەکانی بکاتەوە و وێنایەکی هەبێ بۆ داهاتوو لەسەر چ پەروەردەی گۆشیانەکەت. ئێمە لە ڕووی کۆمەڵگاوە ئەڵین ئەو کاتە پەروەردە دەست پێ دەکات کە تۆ هاوسەرەکەت هەڵدەبژێری
و ئەو کاتش پەروەردەی دەرونی دەست پێەکە کە تۆ دووگیان دەبی بە منداڵەکەتەوە، چونکە هەر لە پرۆسەی دووگیانبوونەوە تا ئەو کاتێ منداڵەکەت پێ ئەگرێت و گەورە دەبێت لە ڕووی دەرونیەوە کاریگەری لەسەر منداڵەکە بەجێ دێڵێت. هەر لەو کاتەوە کە تۆ هەست بە دووگیانی ئەەکەی، ئەگەر دەرونێکی ئارام سەقامگیرت نەبێت کاریگەری لەسەر منداڵەکە بەجێ دەهێڵە، جاچی لە ڕووی جسمیەوە جەستەییەوە و چ لە ڕووی دەرونیەوە. خۆی پەروەردە واتە دروستکردنی کەسایەتیەکی بەهێز و متمانە بەخۆبوو و دەرون دروست بۆ ناو کۆمەڵگا، نەک پەروەردە وەکو گەورەکردن و گەشە پێدان و هەڵدانە ناو کۆمەڵگا جایتر بە هەر شێوازێک مهم نەبێت کە ئایا دروست بووە یان تێپەڕاندووە. هەل لە چوارچێوەی خێزاندا ئەنی گرنگترین و ئەرکانە چین کاتێکە منداڵ دێتە ئاراوە وەک ئەمەشت بێکرد پەروەردە هەر لە بدایەتی دووگیانبوونی دایکۆ لەوانێت بە جۆرە جۆرەکان دەست پێ بکات. گرنگترین ڕمایەکان چین؟ یەک تا چەند گرنگە دایک و باوکە ئێستا لەوانەمە زۆر کەم بێ سەبر و تەحەملێکی زۆری هەبێت بۆی کە منداڵەکەشی بە سەبرێک و بە پەروەردەیەکی جوان بتوانێت پەروەردەی بکات. هەمیشە ئەڵێم ئەمنبوون زۆر مهمە، چونکە کە خێزان ئەمن نەبێ لەسەر خۆ نەبێت، جێگەی متمانە نەبێت و ناتوانێت هەمیشە منداڵ بگەڕێتەوە بۆ ناو خێزانەکەی و دواتر ڕێزگرتن کات تەرخانکردن. بەڕاستی من ئەگەر کاتم نییە بۆ منداڵەکەم بۆچی بیهێنمە دنیا، چونکە کاتێک تۆ کاتی بۆ تەرخان ناکەی پەیوەندیەکە گەرم نابێت، وەکە پەیوەندیەکە گەرم نەبوو دابڕانێک دروست دەبێت. ئەو دابڕانە زۆر بۆشایی لە ناو دەرونی منداڵەکە دروست دەکە، چ لە ڕێگەی ئەوەی کە مەسەلەن کەسێکی کە دێ ئەو بۆشایە پڕ ئەکاتەوە، چ لە لایەنی بەهێزی و متمانە بەخۆبوونی منداڵەکە و چ لە لایەن دروستبوونیەوە. کە من منداڵەکە کاتی بۆ تەرخان نەکەم و گوێی لێ نەگرم و ڕێزی نەگرم و محەبەتی پێ نەدەم، زۆر سەرچاوەیتر هەیە، چونکە ئێستا پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێت ئەوەندە تەکنەلۆژیا پێشکەوتووە و منێک کە جیلی پێشتوو بووم چاوم کۆڵانێکی ئەبینی، ماڵێکی ئەبینی، خێزانێکی ئەبینی، یاخود هەر هیچ نەبێت شارێک و گوندێکی ئەبینی، بەڵام لە ڕاستیدا چاوی منداڵی من ئێستا جیهان ئەبینێ. ئەو کاتە من لەوانەیە دایک و باوکم 10 هەنگاو لە پێش من بووبن، بەڵام ئێستا منداڵەکەم 20 هەنگاو لە پێش منە. ئەندێ شتێ دایک و باوک ئاگادارنی منداڵەکە پێڵیان وەکو تۆڵێەوە بینیوە بە دڵنیاییەوە ئەو زانیاری ئێستا لەسەر وڵاتان منداڵی من هەمە هەیەتی من نیمە خۆم، چونکەتی وای لێ هاتووە ئەوە چاوی کراوەتەوە چاوی جیهان نەبینێت، من لەوانەیە چاوم شارێکی بینی بێ گوندێکی بینی بێ. خەڵ هەنار گەرگڕێنەوە بۆ ڕابرد و ڕەنگە دایکێک دە منداڵی هەبوو بێ بە خێوی کردبن، بەڵام ئێستا لە نەوەی نوێیا بینین هەر دایک باوکێک ڕەنگە 2 منداڵیش هەبێ ئەم پرۆسی پەروەردەکردنە زۆر لای قورس بێجا جیاوازی نێوان پەروەردەی کۆن و ئێستا چییە و تا چنێک ئەتوانین بڵێن ئێستا گۆڕانکارەکان ئەبێ ئێمە دایک باوک خۆی لەگەڵا ڕابهێنێ و بتوانێت بە شێوازی نوێ ژینگێکی لەبار و ڕخسا بۆ ئەم منداڵە دابین بکات. ئەزانی جیاوازی جاران لەگەڵ ئێستا ئەوەیە، جاران ئەگەر 10 منداڵیشت بەخێو کردبایە وەک ئێستا ئالۆز نەبوو. من کە منداڵەکەم ئەبینێ مەسەلەن منداڵی فڵان کەس ئایپادی هەیە، منداڵی فڵان کەس سەفەر ئەکا جلکێکی جیاوازی لەبەرە، ئەوە شتێکی ترە. بەڵام لە ڕوویەکی تریشەوە و ئەوەندە فەزایەکە گەورە بۆتەوە ئەگەر 3-4 منداڵ هەبێت تەحەمولی ناکەی، بەرگەی ناگری و هەڵچوون و داچوون زۆر بووە. ئەو هەڵچوونەی لە دایکی ئێستادا دەیبینی لە دایکی جاراندا نەبووە، لەبەرەوەی هەم فشاری مادی هەم فشاری دەرونی زیاتر لەسەر دایک و باوکان دروست بووە. و لە لایەکی تریشەوە منێک کە جاران تەنها دایکێک بووم، کۆنتڕۆلی مەسەلەن وەزعیەتی شێوازی جلوبەرگ و مامەڵە و تەندروستی منداڵەکەم و خوێندنەکەم کردووە. بەڵام ئێستا ئەوەنە پەروەردە ئالۆز بووە، من ئەبێ کۆنتڕۆڵی زۆر شت بکەم لە جیات 2 چاو ئەبێ 4 چاوم هەبێت، لەبەرەوەی منداڵەکەم زۆر وەسائیلی لەبەردەستە، سەرچاوی لەبەردەستە، ئەگەر بەلا ڕێدا ببرێت هەر ئەوە قورسیەکی زۆری لەسەر پەروەردە دروست کردووە و دایک و باوکانیش زۆر ماندووترن و هەر ئەوەش وا ئەکات کە هەڵ بچن و کە هەڵچوون دروست ئەبێ ناڵێن هۆکارەکە ئێمەین، کەم و کوڕیەکە لە ئێمەیە، ئەڵێن مناڵی ئێستا سەرکەشە، مناڵی ئێستا
مثلەن کۆنتترۆل خەتاکەکەنە سەر گوێڕایەڵ نییە بەڵێ بەدڵنیاییەوە ناگەڕن بە دوای هۆکارەکەیدا دەنا لە ڕاستیدا خۆی منداڵ پڕەیەکە تۆ چۆن دوێ ئاوا دەینووسیەوە و نە بە ئامۆژگاریکردن تەنها بە گوێگرتن تەنها بە تێگەیشتن تەنها بە ڕێزگرتن تەنها بە ڕەفتارەکانی خۆم ئەوەی کە خۆم قەناحەتم پێی نییە و داکۆک نیم لەسەری لەگەڵ هاوسەرەکەم و منداڵەکەشم وەری ناگرێت تەنها بمەوێ بەسەر ئەو دابی سەپێنم بێگومان هاوشانی پەروەردەی ڕۆشتی پەروەردەی جوان لە مامەڵەکردن و لەوەی کە منداڵ درۆنەکە مەسەلەن هەڵنەچێ یان زۆر شتی دیکە کە پێوەست بێ بە سلوک و ڕۆشتی خۆیەوە شتێکی دیکە هەیە پێوترێت پەروەردەی دەرونی بۆی دەرونێکی دروستی هەبێ ئەم منداڵە گرنگترین ڕێنمایەکان چییە بۆی منداڵ دەرونێکی باشی هەبێت دەرونێکی دروستی هەبێت دایک و باوچ ڕۆڵێک دەبینێ لەمەیە بۆ ئەوەی کە من دەرونێکی دروستم هەبێ بانمونە لەسەر خۆم بێنمەوە پێویستم بە هاوسەرەکەمە پێویستم بە ئەوەیە کە چاوم تەنها لەسەر ژیانی خۆم بێنەک لەسەر دەوروبەر و خۆم بەراورد نەکەم بۆ دەوروبەر لەگەڵ دەوروبەر چکە لەوانەیە کەسێک هەبێ زۆر لە من سەرکەوتوتر بێ کەسێک هەبێ زۆر لە من مەسەلەن بێهێزتر بێ بێتواناتر بێ ئەنجا کە من خودی خۆم وا بووم کە هاوسەرەکەم هاوکار بوو دەرونی من ئارام بوو کارگەری لەسەر دەرونی منداڵەکەش دروست دەکات و من زیاتر ئەتوانم گرنگی بە منداڵەکە بدەم زیاتر ئەتوانم مەسەلەن ئەو یاسا و قانون و ڕێسایی بۆ منداڵەکەمی دادەنێم کاری لەسەر بکەم چونکە دوو پەروەردەی هەیە مەسەلەن هەر لە ماڵە هاوسەران و باوکەوە و هەتاکو بینی دوو هاوسەریش ئەگەر من لەگەڵ هاوسەرەکەم داکۆک نەبم یعنی ڕێک نەبم لەگەڵ لەسەر یەک پەروەردە بیر و ڕامیەک پەروەردە نەبێت کاریگەری لەسەر منداڵەکەش دروست دەکات چونکە ئەو هەڵچوون و داچوون و کێشە و گیر و گرفتەی لە ناو ماڵ دروست دەبێت کاریگەری لەسەر منداڵەکەش دروست دەکات ئەو لە لایەکی ترەوە هەمیشە من ئەڵەم دایک و باوەک ئەگەر یەک تۆز دەمیاندا بخەن بێدەنگ بن لە ناو ماڵ هەم منداڵەکە ئەبینن کە چی پێویستە لە ڕووی دەرونیەوە و ئەو ڕۆژە چی تێپەڕاندووە و هەمیش ئەتوانن گوێی لێ بگرن چونکە من ئەگەر وەک توتی لە ناو ماڵ هەر قسە بکەم ئەی چ مەجالێک بۆ منداڵەکەم بێ هەڵمەکە خۆی بەتاڵ بکاتەوە و لە لایەکی ترەوە ڕێزگرتن گوێگرتن لە منداڵ کات تەرخانکردن ئەو سێشتە زۆر گرنگن لە ڕووی دەرونیەوە چونکە ئەگەر من کاتی بۆ تەرخان بکەم من ڕێزی لێ بگرم محەبەتی پێ بدەم کەسایەتیەک بۆ منداڵەکەم دروست بکەم کە تۆ بوونت هەیە لە لای من لە هەر کێشەیەکدا لە هەر سەرکەوتنێکدا لە کەوتنێکدا لە نزمیەکدا دەتوانی بگەڕێەوە بۆ لای من نەک پشت بە کەسێکی تر بباستی لە دەرەوە خاتو هەنار ئەو لە نەرێنیانی کە دێک بۆ ڕەنگە گرنگی پێ نەدەن و کاریگەری لەسەر ناڵ دروستکە چییە بنمونە تووڕە بوون تونند و تیژی زۆر جار فرامۆشکردنی ئەم منداڵە ئەمانە چی کاریگەریێک لەسەر منداڵ بەجێ دەهێڵن هەر خودی ئەو جنێ و تونند و تیژێ لە ناو کۆمەڵگا دروست بووە لە ئێستادا لە هەموو جیهاندا و کۆمەڵگەی ئێمەشی زۆر گرتوتەوە بەڕێژێ لە 1975 گرتوێتەوە هەر ئەوە لە ئەو کاریگەری نەرێنیانە دروست دەبێت کە لەسەر لە دایک و باوکەوە لەسەر منداڵ دروست دەبێت منداڵێکی شەڕانگێز متمانە بەخۆنە بوو بێتوانە و منداڵێک دروستەکەی کە زوو ئەکشێتەوە مثلا من ئەمڕۆ حەز و ئارەزوم هەیە بۆ ئامانجێکی تایبەتم هەیە ئیشی لەسەر بکەم شتێکی تایبەت بەخۆمە و سبەینێ دیسان هەنگاوێک دەچمەوە دواوە دووسبە شتێکی تر هەڵەبژێرم کە هەنگاوی بۆ بنوم دوای 3 ڕۆژی کە 3 مانگی کە 3 هەفتەیەکە دیسان دەکشێمەوە ئەنی منداڵێکی بێتوانە ئەخینە ناو کۆمەڵگا لەلایەکەوە لەلایەکی کێشەوە ئەتوانم بڵێم کاریگەری لە سەدا 90 کۆمەڵگەی ئێمە ئەم جنێ و هەڵچوون و داچوونە هەر کاریگەری نەرێنی دایک و باوکە چونکە ملەوانەیە لە ڕووی دارایی و سیاسی و کۆمەڵایەتیەوە لەسەر منداڵەکەم کاریگەریەک دروست بوو بێ لە ڕووی پەروەردەیەوە بەڵام خودی خێزانەکەی خۆم گرنگە کە چۆن مامەڵەم لەگەڵ دەکات شتێکی واقعەت تێکەوتوین منداڵ ناکرێت ینی بڵێم نابێت ینی لە ئایپاد و ئەم شتانە دابڕێ بەڵام ئەوەی کە گرنگە چاودێری دایک و باوکە بەسرە منداڵەوە ینی ئەبێت منداڵ سێری تیکتۆک بکە ئەبێت منداڵ سێری ئینستاگرام و نازام زۆر شتیکە کە من زۆر جار لە نێو مەجلیس و لە شوێنانە ئەیبینم منداڵێک ئاو بەلاچایەکۆ سێرەکەم لە نێو تیکتۆکە سێری ڤیددیۆیەکە کە شەڕەجنێەوە پێم سیگرێ ینی یەکسەر بە جۆرەکەم بە دایکی یان بە باوکی ئەڵێم چۆنە هێڵیشتی وا بکات چۆنە ئەگەر لێ سێری کورە چێکە با مەژغوڵ بەوە باشترە لە
گریا و نازە ئەمە تا چەند زەربەیەکی گەورەی لە منداڵ. کێشەی گەورەی پەروەردەی ئێستا لە ڕاستیدا ئەو سۆشیال میدیا و ئایپاد و موبایلەیە. من لەگەڵ ڕێزمدا بۆ دایکان، بەڵام هەر دایکێک بۆی ئەرکی خۆی سوپ بکات و بارێک لەسەر شانی کەم بێتەوە، ئایپاد و موبایلێکی داوەتە دەست منداڵەکەی. من ناڵم ناتوانانی منداڵەکەت لە ئایپاد و موبایلدا ببڕی، ئەتوانی پێی بدەی، بەڵام یەکەمیان لەژێر چاودێری خۆت بێت و دووەمیان زۆر ئەپ هەیە بە کەڵکی منداڵ نایەت. هەر خودی ئەو کەسێک کە خاوەنی تیکتۆکە پرسیاریان لێکت وتیان منداڵەکە 13 ساڵە تیکتۆک بەکاردێنێ، وتی نەخێر بۆ سەروی 18 ساڵیش تیکتۆک گونجاو نییە. هەر ئەوەی کە ئێستا منداڵی 8 ساڵان لە دەستیدایە بەداخەوە و زۆری هەڵچوونی منداڵ لەو ڕۆبلۆکس و پوبجی و یاریە ئەلکترۆنیانە دروست دەبێت و بەڕاستی پەیوەندی دایک و باوک و خۆشەویستی و ڕێز لە بینی دایک و باوک و منداڵ زۆر کەم بووتەوە. ناتوانین دای ببڕین، بەڵام دەتوانین یەکەمیان لەژێر چاودێری خۆمان بێت و دووەمیشیان دەتوانم هاوسەنگی بۆ ڕابگرم، بزانم کە چی ئەکات و چاودێر بم لەسەری و کۆنتڕۆل کراویش بێ. مەسەلەن من ساعتم بۆ کچەکەم دیاری کردو ئەڵم شەوانە لە 7 تا 8 دەتوانی بەکاری بهێنی و بە ڕۆژانەش کە هەڵدەستی لە خەو ئەبەت دوای خەو و پێش خەو ناتوانم بەکاری بێنی بۆتنیە، دوانی وڕۆژ دەتوانین ساعت و نیوەک ساعتێک بەکاری بهێنی. بەڵام لەژێر چاودێری خۆمە لە هەر یەکێک لە ئەپەکانی کە من بۆم داونلۆد کردووە یەکسەر لە لای خۆم ئیشارەتم پێدەدا، ئاگادارم دەکاتەوە کە خەریکی چیان چی سێرچ ئەکا، یەک بەیەک هەرچیەک لە یوتیوبیش سێرچی بکە یەکسەر دێتە بەردەستی من. ئەمە زۆر شتێکی باشە دەتوانین، بەڵام لە ڕاستیدا دەتوانین کاتیان بۆ پڕ بکەینەوە بۆ ئەویدایان ببڕین لە سۆشیال میدیا و ئامێرە ئەلکترۆنیەکان، دەرچوونە، یاریکردنە، کاری دەستیە، وێنە کێشانە، میوزیکە، دەورەیەکی هاوینەیە، زۆر هۆکارمان هەیە ئێمە بتوانین دایان ببڕین لە سۆشیال میدیا، بەڵام بە شەرتێک تۆ ئایا تااقەتت هەیە منداڵەکەت پەروەردەکەی یان دەتەوێت تەنها گەورەیەکی و تێپەڕێنی بڵێ 2 منداڵم هەیە 3 منداڵم هەیە. ئێستا شێوازی ژیان گۆڕانکاری بەسەردا هاتووە، جاران ئەگەر تەنها باوکە لە دەرەوە بووە سابین دایکەکەش لە دەرەوە، زۆر جار ئەم منداڵە هەست بە بۆشاییەکەکە و دایک و باوکەش پیان وایە لە بەرەوەی نردویانەتە خولەیەک پەیمانگایەک شوێنێکەوە، ئەوەی تر ئەمان دەستبەرداری من کێشان یەیتر پێویست ناکامان بیبەنە دەرەوەیان چالاکیەکی بۆ ئەنجام بن. هەستەکەی هەندێک منداڵ تووشی بارودۆخێک بوونەوە بێبەشن لەو ناز و سۆزی کە دایک باوک پیانە بەخشێ و بەناوی ئەوەی کە بە شێوازێکی تر ئەمیان بۆ پڕکرێتەوە هەستەکەن کەیتر منداڵەکان پێویستی بەمان نییە. تا چەنە گرنگە دایک و باوک کە ئەگەر ئەرکیشان هەبێ ئەو کاتێکی جیاواز و تایبەت بۆ منداڵەکان تەرخان بکەن. لە ڕاستیدا مافی منداڵ نەبڵم مرۆڤ، مافی منداڵ ئەوە نییە تۆ پێی بخوێنی و شەهادێکی بەرزی پێبێنی و ژوورێکی ڕاقی بۆ دابین بکەی و جلوبەرگێکی جوانی لەبەر بێ و بیبەیە سەفەر. من پێم وایە ئەوە شتێکی زۆر زیادەیە. ڕاستە لە ڕووی دەرونیەوە جەوێکی پێ ئەگۆڕی گۆڕانکاریەکی بەسەردادێنی، بەڵام ئەوەی کە منداڵ لە بیری ناچێتەوە ئەو ژوورە جوانە نییە کە بۆ دابین کردووە، بەڵکو ئەو ڕێز و خۆشەویستی و کاتەیە کە پێت بەخشیوە. هەر نمونەیەکی زۆر سادە لەسەر ئەو ئیشکردنە، من لە کۆمپانیایەکی ئیشم کرد، کاتەکەم زۆر بوو، لە هەموو تەمەنم یەکەم جارێکە ئەم 6 مانگە لە شوێنێک ئیشەکەم کاتی زۆر بووە، تەنها 3 ساعت 4 ساعت ئیشم کردووە لەبەر منداڵەکەم و جگەلەوەی من منداڵەکەم سەروی 2 ساڵ بوو ئەنجا دەستم کرد بە ئیش، تا 2 ساڵ خۆم لەگەڵی لە ماڵەوە بووم. هەستم کرد دوای ئەوەی کە ئەو جەنگەی ئێران دەستی پێ کرد، مانگێک کچەکەم لە ماڵەوە بوو، ئەو کاتێک کە لە دەوام بوو قەینا نیوەی ڕۆژەکە بەتەنیایە، 2-3 ساعت دوای من یان ساعتێک دوای من بەتەنیایە. بەڵام ئەو کاتەکە جەنگەکە دەستی پێ کرد، دوای 2 هەفتە هەستمە کرد بە تەواوی کچەکەم گۆڕاوە. هەم پەیوەندی من و ئەو وردەوای لێ ئەهات کە قسەم ئەکرد چاوی لێم نەئەکرد، سەیری نەئەکردم، گوێی نەئەگرت و هەمیش کە قسەم ئەکرد زوو هەڵئەچوو. ئیتر هەر لە هۆکارەکەیم ئەکۆڵیەوە تۆ بڵێ شتێک بەکاردێنێ من نازانم، شتێکی کەمە لە مەکتەب کەم و کوڕیەک بووە، ئێستا کاریگەریەکی دەرەکەی چکە ڕاستەوخۆ شەرت نییە تۆ یەکسەر کاریگەریەکە لەسەر منداڵ دەربکەوێت. من 6 مانگیشم کرد ئەنجا دوای کاریگەریەکە لەسەر منداڵەکەم دەرکەوت. ئەبینم یەکەم گوێ ناگرێ، دووەمیان قسەی خۆی، ینی ئیلا ئەبێ قسەی خۆی بێ. هەندێک جار ئەڵێن وەڵام منداڵەکە عینادا جوابم ناداتەوە، هۆکارەکەی چییە کە جوابت ناداتەوە؟ حتممە نەبێ بۆشاییەک دروست بوو بێ.
و لە لایەکی ترەوە تەحمل هیچی ناکرد و ئەو بەرپرسیارەت و ڕێسانەی بۆم دانابوو هەمووی ئەشکاند. باوەڕکە لە ماوەی 5 ڕۆژایەکسە دەستم لە کار کێشایەوە، سەروازم لە کارەکەم هێنا، چونکە ئەمزانی کە چەندێک کاریگەری لەسەر منداڵەکەم دروست کردووە کە من زۆر لە دەرەوەم. اینجا بۆیە ئەوە ئەیسەلمێنێت کە من هەم منداڵەکەم پێویستی پێمە پەیوەندیەکەم دانەبڕێت لەگەڵی لە لایەکی ترەوە کەسێکی تر شتێکی تر سەرچاوەیەکی تر جێگی دایک نەگرێتەوە، و لە لایەکی تریشەوە کە خۆشەویستی و ڕێزەکەیە کاتێک بۆشاییەک دروست بووە کە وای کردووە کچەکەم یان بە قسەم ناکەیان لاسارە، یعنی بێ هۆکار نییە حتمما. بۆیە من ئەڵێم هەر هەڵەیەک کە منداڵ ئەیکە هەرکەم و کوڕێک لە منداڵ دروست ئەبێت یەکەم جار دایک و باوکە بێ خۆیان هۆکارەکە لە خودی خۆیاندا بدۆزنەوە. یەکمان زۆر بە کورتی مەوەسا شتێکی کە بیرمان نەچێ کارکردنی منداڵە، ئەنی لەم ڕۆژەدایکی لەو شتانی کە بەشێکی جیهان لی بەرەنگاری ئەبنەوە نەهێشتنی کارکردنی منداڵەوە مافەکانی دابین بکرێ، چی بکرێ بۆ ئەمە کە منداڵ دوور بکرێتەوە لە کارکردن؟ مافی منداڵ یعنی تۆ منداڵێتی خۆت بکەی. من کە گەشتمە سەرووی 13 ساڵ 14 ساڵ 15 ساڵ کە کاتم بەسەر نەبرد بێت و چێژم نەبینە بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ 7 ساڵ یاری لەگەڵ بکە، 7 ساڵ پەروەردەی بکە. ئەین تۆ منداڵەکە تا دەگاتە 7 ساڵ ئەبێت تەنها یاری لەگەڵ بکەی، ئەوەندە کاتی بۆ تەرخان بکەی، ئەوەندە گرنگی پێ بدەی کە دروستی بکەی، و 7 ساڵی دواتر پەروەردەی بکە، ئامۆژگاری پێ بدە، نا ئامۆژگاری دابنیشی هەر قسە بکەی و جۆت لێ بگرێ لە کردارەکانی خۆتدا، لە داخڵبوون بە کۆمەڵگا، لە میوانداری، لە هەر شتێک کە ڕۆژانە خۆت ئەیکەی، تاکە شتێک کە بتوانێت جێگەی ئەو بۆشاییە پڕ بکاتەوە کە منداڵ لەسەر جادە نەمێنێت. دوی دوو بەشە، بەشێکیان کە خودی خۆیان وا ڕاهاتوون وا فێرکراون هەر لە ئەوڵەوە پەروەردەکەیان خێزانەکەیان بۆ شێوازەیە، ئەوە مەگەر تەنها بە زۆر دووریان بکرێنەوە دوور بکرێنەوە. ئەو بەشەکەی تریان لە ڕووی داراییەوە، چی بەرپرسەکان بێ، چی حکومت بێ، چی ئەو شارە بێ، چی ئەو وڵاتە بێ، ئەتوانێت کارێک بکاکە لە ڕووی داراییەوە. مەسەلەن من ئەمبینی کوڕێک دێت ئاو ئەفرۆشێت، ئەوە کوڕێکی تر ئەهات بۆ نۆرینگەکەم ئەیوت 1000م پێ بدە، 500م پێ بدە، لە فەی پێ ئەکڕم. وتم من 500کەت پێ نادەم، تا کۆمەڵگەش ئەتوانێت خودی مرۆڤەکان ئەتوانن ئەوە چارەسەر بکەن. وتم 500ت پێ نادەم، بەڵام من 2000ت بۆ ئەدەم بە 2 سێت ئاو لە بەردەرگای نۆرینگەکەم دانیشە بیفرۆشە بۆ خۆت، زیاتریشت دەست دەکەوێت لەو 500کە من پێ دەدەم. و شتێکم بۆ دانا لەوێ دەستی کرد بە ئاو فرۆشتن و کلێنس فرۆشتن باشترە لەوەی سواڵەکە بکرێت. یاخود ئەگەر خێزانەکە ئەناسی و پۆشایی لە خێزانەکەدا پڕ بکەوە کە منداڵەکەی مەجبور نەبێ بێتە سەرجادە بۆ لەفەیەک یاخود بۆ پڕکردنەوەی ئارەزوویەکی خۆی پارە پەیدا بکە. ئەمە کەمە کۆتا پرسیار بەکوتی گەر وەڵام بیتەوە، ڕەنگە ئێمانی زۆر کەم تەرخەم بۆ بین، بەڵام و بە ڕژمینیانە لەم نەوەی بڕوانرێ. ئێوە پێیانتان چییە بە گشتی بۆ دایک و باوکان وەکو کۆتا پێیان؟ تەنها داوایان لێرەکە منداڵەکە پەروەردە بکەن، کاتی بۆ تەرخان بکەن، ڕێز و خۆشەویستی و محەبەتی پێ بدەن، نە گەورەی بکەن، چونکە کە تۆ خۆشەویستی و محەبەت و ڕێزتدا باوەڕکە منداڵێکی زۆر جیاواز دروست دەکەی لە ڕووی کۆمەڵگا و لە ڕووی خێزانداریشەوە. بەسو چاوە خۆش بێ، زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هەنان عەبدوڵڵا ڕێنمایی کە ڕاوێژکاری پەروەردەیی خوا بەخێر بێت. زۆر سپاس، خۆشحاڵم لەگەڵتان سەرکەوتووە.